جیاد عنایەت خاوەن پێداویستی تایبەتە، بەڵام فۆتۆگرافەرێکی بەتوانا و لێ هاتووە لە ڕێگەی ئەو پیشەیەوە توانیوێتی بژێوی ژیانی دابین بکات و دەڵێت بارودۆخی خاوەن پێداویستی تایبەت خراپە و لە هیچ شوێنێکی دنیا وەک هەرێمی کوردستان پەراوێز نەخراون. من وەکو خاوەن پێداویستێکی تایبەت گەل لەوەی کە بوارەکەی خۆم جا کردوتەوە تایبەت بە ئایتی و بە تەکنەلۆژیا لەگەڵەوەی شاکاری فۆتۆگرافی و وێنەگرتنەکەم پێشم وایە زۆرێک لەکەم خاوەن پێداویستە تایبەتەکان توانای بەهرەیەکی زۆر باشن و ئەتوانن پەرەی پێبن و ئەتوانن بخەنە خزمەتی خۆیانەوە و بخەنە خزمەتی هاوڕێکانیانەوە و لەگەڵ ئەوەشدا بەداخەوە ئەتوانم بڵێم کە زۆرێک لە خاوەن پێداویستی تایبەتەکان بە تایبەتی ئەم زوروفەی کە کوردستانی تایە ناتوانن وەکو پێویست سوود لە توانەکانیان ببینن یاخود ئەو خزمەتگوزاریانەی کە تایبەتن بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە ئاسانی بەدەستیان بکات. بەپێی ئامارێکی ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە لە شارەکە زیاتر لە 4,000 ئەندامیانەیە و هەمووشیان خاوەن پێداویستی تایبەتن. سەرۆکی ڕێکخراوەکە ئاماژە بۆ دەکات قەیرانەکانی ساڵی پێشووتری کوردستان بە ئێستاشەوە زیاتر لە کەسانی یاسایی کاریگەری لەسەر ژیانی خاوەن پێداویستی تایبەتەکان هەبووە. هەموو ژیان و زۆربەی وڵاتەکانە بە خۆشحاڵی وەڵێم کە ژیانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت زۆر باشە، زۆربەی پێداویستەکان ئەمە دابین کراوە، بەڵام لە کوردستانە وەکو خۆتان بینین بەهۆی بارودۆخی کە بەسەر کوردستانە هاتووە وەزعی خەڵکی بەگشتی خراپە، بە تایبەتی کەسانی خاوەن پێداویستی تایبەت چەند قات خراپ بووە، دانامەزرێن کاریان نیە، هەلیکاریان نییە، پرۆسی هاوسەرگیریان دواکەوتووە، کۆمەڵە گرفتی تەندروستی و کۆمەڵایەتی و جەستەی ئەوانەیان هەیە و ئەکرا لە کوردستانیشە زیاتر ئاور لە کەسانی خاوەن پێداویستی تایبەت بدرایە تۆ لە چاو چین توێژەکانی تر، بەڵام بەداخەوە بینی زۆر فەرامۆشکراون، دانامەزرێک و ئاماژە پێکرد دانامەزرێن، هەلیکاریان نییە، گرفتە تەندروستیەکانیان بۆ چارەسەر ناکرێت و شوێنێکیان نییە کە تایە بحەسێن و ئەخوازی حکومەت لەم ڕۆژە مافەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت دابین بکات. ساڵانە ڕۆژێکی جیهانی بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان دیاری کراوە، بەڵام ئەوان دەڵێن پێویستە حکوومەت لە گشت ڕۆژەکاندا مافوەرکەکانیان دیاری بکات و هاوشێوەی ناوچەکانی دنیا خزمەتگوزاری و موچەی پێشکەش بکردنایە، نەک بە پێچەوانەوە لە گشت چین و توێژەکان زیاتر خاوەن پێداویستی تایبەت ڕنگدانەوەی قەیرانەکان و خراپی گوزەران و بێکاری و بێپارەیی بەرۆکی گرتووە و ئەوەش لەسەر هەڵوەشانەوەی خێزانەکانیان بەڕوونی دەرکەوتووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.